سڵاوتان لێبێ. لەسەر کێشەکانی هەولێر و بەغدا سبەینێ شاندێکی باڵای هەرێم سەردانی بەغداد دەکات و لەگەڵ سەرۆک کۆمار و سەرۆکوەزیرانی عێراقدا کۆ دەبێتەوە. سامی ئەرگوشی سکرتێری ڕۆژنامەوانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند شاندەکە پێک هاتووە لە نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی و ڕۆژنووری شاوەیس. وتیشی شاندەکە لەگەڵ بەرپرسانی باڵای عێراقدا تاوتوی کێشە هەڵپەسێدراوەکانی هەردوولا دەکەن بەتایبەت مەسەلەی نەوت و بودجە. بەهۆی دواکەوتنی موچەوە بەشێک لە هاوڵاتیانی قەڵاتزێ خۆپیشاندانیان ئەنجامدا و بینای قایمقامەتیان بەردبەیاران کرد. پامنێری NRT ڕایگەیاند دوانیوەڕۆی ئەمڕۆ بەشێک لە هاوڵاتیان لە ناو بازاری قەڵاتزێدا خۆپیشاندانیان ئەنجامدا و دواتر چوونە بەردەم بینای قایمقامەتی قەزاکەیان. ئاماژەی بەوەش کرد لە بەردەم قایمقامەتی قەزاکەدا خۆپیشاندانەکە ئاڵۆزی تێکەوت و خۆپیشاندەران بینای قایمقامەتیان بەردباران کرد. جێگیری پارێزگاری سلێمانی ڕایگەیاند لە هەوڵی کەمکردنەوەی نرخی شتومەک و کاڵا بازرگانیەکاندان لە پارێزگای سلێمانی. سەردار قادر لە کۆنفرانسێکی هەواڵیدا ڕایگەیاند بەهۆی کاریگەری قەیرانی دارایی لەسەر بازار و دواکەوتنی موچەی فەرمانبەران لەگەڵ بازرگانەکاندا ڕێکەوتون لەسەر چۆنیەتی کەمکردنەوەی نرخی دوکان و مۆڵە بازرگانیەکان. وتەبێژی حەشدی شەعبی لە پارێزگای کەرکووک ڕایگەیاند بەم زوانە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی گوندی بەشیر و ناوچەکانی دیکەی ناحیەی تازە دەست پێ دەکات و ئۆپراسیۆنەکە تا کۆنتڕۆڵکردنەوەی قەزای حەویجە بەردەوام دەبێت. جەودەت عەساف بە NRT ڕاگەیاند هەماهەنگیان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە کردووە بۆ ئەوەی 400 چەکداری حەشدی شەعبی بهێنە ناوچەکە بۆ بەشداریکردنیان لە ئۆپراسیۆنەکاندا. سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند بە پشتیوانی هێرشە ئاسمانیەکان و هێزە زەمینیەکان ئەمساڵ شکست بە چەکدارانی داعش دەهێنن. سەلیم جبوری لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ماڵپەڕی بۆستن گلۆبی ئەمریکی ڕایگەیاند هەندێک لە میلیشیاکان هێندەی داعش مەترسیدارن و پێویستە ئەو میلیشیا تایافەگەریانە چەکەکانیاندا بنێن بۆ ئەوەی ئاسایش و سەقامگیری بۆ عێراق دابین بکرێت. کورتی هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بن.